ڕووداوی هاتوچۆ لەسەر ڕێگای هەولێر کەرکووک و هەروەها سووتانی دوو ئۆتۆمبیل کە ئۆتۆمبیلێکیان بار هەڵگر بوو، دوو کەسی تێدا بوو، ئۆتۆمبیلێکیان جیتا بوو کە خێزانش 4 کەسی تێدا بوو. بەپێی قسەی ئەو شایەت ئاڵانەی لێرە بوون و هەروەها بەپێی قسەی چەند سەرچاوەیە کە زانیاریمان لێوەرگرتون، ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە دوو کەسی تێدا بووە کە کەسێکیان دەرپەڕیوە لەگەڵ ئادیسەکە و شۆفێرەکە لەناوە بەجیمایە، یعنی چەند خولەکێک پێش ئێستا کە تەرمەکەیان دەرهێنا و بەڕێیان کرد بۆ پزیشکی دادی. وەجگە لەمە یعنی چەند خولەکێک بەر لە ئێستاش لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی فریاگوزاری خێراوە دوو تەرمیتر بەڕێکرا بۆ پزیشکی دادی کە بووە یعنی ژمارەیان بووە 3 تەرم و تا ئێستا تیمەکانی بەرگری شارستانی لێرن وە هیچ ژمارەیەک نادەم بەدەستەوە چونکە دەڵێن ئەم ڕووداوە یعنی سووتانی تێدا بووە. تا ئێستا دیار نییە کەەوە ئەو خێزانە 4 کەسی لەناو ئۆتۆمبیلە جیتەکە بوون، چەندیان ماون یاخود چیان لێ هاتووە یاخود تەرمەکانیان ناو ئۆتۆمبیلەکەی یاخود ئاسەواریان ناو ئۆتۆمبیلەکەی ماوەیان نە. بە دیاریکراوی ئەمە شەقامی هەولێر کەرکووکە ڕاستەوخۆ بەردەم پرۆژەی ئاسودەستیە. تا ئێستا زانیاریەکان بەم شێوەیە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکە دوو کەسی تێدا بووە، شۆفێرەکە و هەروها سەرنشینێکی تر. شۆفێرەکە ینی چەند خولەکێک پێش ئێستا تەرمەکەیان دەرهێنا کە بە تەواوی سوتا بوونا ئۆتۆمبیلەکە و هەروها ئۆتۆمبیلە جیتاکە یاخود ئۆتۆمبیلە تایبەتەکە 4 کەسی تێدا بوو کە خێزانێکی 4 کەسی بووە و دوو تەرم لەوانش بەڕێکراوە. ینی تا ئێستا بە دیاریکراوی 3 تەرم بەڕێکراوە و هەروها دانەیەکیان باسییان لەوەی دەکرد کە باری تەندروستی زۆر ینی نالەبار بوو و برینەکەی زۆر قورس بوو و تیمەکانی بەرگری شارستان، تیمەکانی ئامبۆلانس و تیمەکانی پۆلیس ینی تا ئێستا ژمارەیەکیان نەداوەتە دەستەوە چونکە دەڵێن ئەمە هێشتانەوە تەرمەکان بە تەواوی دەرنەهێنراوە تا ڕای بگەینی چەند کەسە. بەڵام تا ئێستا ئاوایە کە ینی ئەو زانیارانەی کە وەرمگرتووە 3 کەس جانیان لەدەستداوە و هەروەها 3 کەسی تریش زامدار بوونە و تا ئێستا کە ئەمە زانیاریەکی فەرمینیە و هەروەها زانیاری سەرەتاییە.